سەرجەم ڕێگەزیەکانی لە ساختەکاری ئەرچی سەرەکی میدیا و میدیاکار بریتێ لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان وەکو خۆی و هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرکردن و ئاشناکردنی هاوڵاتیان بە سەرجەم هەواڵ و گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهاندا ئەگەر هەر میدیایەک بەو ئەرکانی خۆی هەڵبسێ بە میدیایەکی پرۆفیشناڵ و بێلایەن هەژمار دەکرێت. بەڵام لە کوردستاندا بەشی زۆری دەستگاکانی ڕاگەاندن پێچەوانەی ئەو ئەرکانەی کە لەسەر شانیانە کار دەکەن. مامۆستایەکی زانکۆش دەڵێت لە کوردستان ژمارەیەکی زۆری دەستگای ڕاگەاندنی سێبەر هەیە کە کاریان تەنها چاواشەکردنی خەڵک و بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستە کە ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەرکاری ڕۆژنامەگەری لە کوردستان و لاوازکردنی. کاتێک کە ڕووداوێک ڕوئەدا کاتێک کە ئاریشێ و کێشەیەک لە هەرێمی کوردستان هەیە هەندێک میدیا ئەسڵەن باسی ناکە گوێ پێنادا بەهای ینی وەکو بەهایەک سەیری ناکات و لە کۆمەلگای ئەو هەواڵ و زانیارەکان لەبارەوە بگەێنێ بە کۆمەلگا. هەندێک میدیاش زۆر بابەتەکە لە قەبارەی خۆی زیاتر گەورە ئەکەن و زۆر بڵین بابەتەکە گۆڕانکاری لە هەواڵ و زانیاریەکان دروستەکەن بابەتەکە گەورەکەن. هەندێکیشیان بەعکسەوە هێندە پرسوبابەتەکان بچووکەکەنەوە خەڵکەکە تاوانبارەکەن ویان لێکن کە ئەمانە دەستیان لە پشتەیان تاوانبارنیان ئەمانە ناحەقیانەکە هاتوونەتە سەرجادە. بەڵام میدیا ڕاستەقینە ئەوەیە کە ئاوێنەی کۆمەڵگە بێت واتە دیمەنەکە وەکو خۆی پیشان بدا. ئەگەر جوانیەکان بە جوانی پیشان بدا و ناشرینەکانیش پیشان بدا واتە میدیایەک لە هەرێمی کوردستان ئێمە میدیایەکمان نییە وەکو یەک قسە لەسەر بابەتەکان بن ناڵێم ئەمە بە مطلقی هەندێک میدیامان هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی توانیویەتی ناشرینیەکان پیشان بداوە زۆر گەورەشیان نەکەیان توانیویەتی مەسەرەن شتەکان وەکو خۆی تا ڕادێک هەڵ بدا وەکو خۆی پیشانی بدا. لە دوای ساڵی 2023 کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونی زۆری بەخۆوە بینی بەڵام لەگەڵ ئەوەشدا میدیای سێبەر و میدیای کەسایەتیە سیاسی و ئەمنیەکانی ژمارەیان زیادی کردووە کە زۆر جار ئەو میدیایانە ڕۆڵیان هەبووە لە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و تێکدانی تەبایی نێوماڵی کورد. ئەوەی کە زۆر خەتەرە ئێمە لەو چەند ساڵێک کۆتای هەستی پێ دەکەنەوەی کە ئەو خەتە ئەمنی کە لە ناو حیزبەکان هەیە خەریکە ئەوان بتابەت لە حیزبەکان دەسەڵات ئەوان کۆنتترۆلێکی زۆری ناومیدیان کردووە بە هەمان عقلیەتی ئەمنی کە چۆن دەستگا ئەمنیەکانی خۆیان بەرەوە دەبن بە هەمان شێوکار لەسەر میدیا دەکەن ئەوەش خۆی لە خۆیدا دەبێتەوەی کۆ تێکدانی ئاشتی کۆمەڵاتی پێویستە هەڵوێستێکی جددی لەسەرەوە بکرێت چونکە زۆرێک لەو کێشانێکە لەو کۆتاییانە دروست بووە دەوری ئەو میدیا سێبەرانە هاوشێوەی شەڕی ناوخۆیەکە ئاگر خۆش دەکەن و ئاشتی کۆمەڵایەتی ژیانی خەڵک تێک دەدەن و سەرنجام وا دەکەن کەوا لایەنەکان زیاتر دوور کۆنەوە لە یەکتر و شەڕێکی ئەلامی کە کاریگەری دەرونی خراپی لەسەر هاوڵاتیان هەیە دروست بکەن. لە ئێستادا لە هەرێمی کوردستان سێ جۆر میدیا هەیە کە یەکەمیان میدیا حیزبیە بریتێ لەو کەناڵ و ڕۆژنامە و ماڵپەڕە فەرمیەکانی کە سەر بە دەستگاکانی ڕاگەاندنی حیزبەکانن. جۆری دووەمی میدیا میدیای سێبەری حیزبەکانە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا حیزبەکان بە تایبەتی جووت حیزبی دەسەڵات بۆ ئەنجامە گەیشتن کە ناتوانن لە ڕێی میدیا حیزبەوە ڕایگشتی لە دژی کەسایەتی و حیزبە نایارەکانیان ئاراستە بکەن. هەموو میدیا سێبەرەکان خۆیان وەکو میدیای ئەهلی و بێلایەن ناساندووە بۆ ئەوەی متمانەی هاوڵاتیان بۆ خۆیان مسۆگەر بکەن. جۆری سێمی میدیاش ئەو میدیایە کە میدیای کەسایەتی حیزبیەکانە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.